هەر یەک لە ئێمە ئەگەر بیری سەردەمانی قوتابخانەی خۆمانمان بکەوێتەوە لاوانەی وەرزشە ئەوەندە کەرەستەی وەرزشیمان لەبەر دەست نەبوو مامۆستای وەرزش لەگەڵمانە هاتە ئەچوینە ناو گۆڕەپانی قوتابخانەکەمان لەوێ کۆمەڵی ڕاکە و کۆمەڵی یاریمانە کرد و هاتینەوە ژوورەوە یان هەندێک جار بۆ خۆی لە دەرسی وەرزش و لەوانەی وەرزش هەر مامۆستای وەرزش ناهات لەبەری وانەیەکی دیکەمان وەرەگرت بۆ نمونە بیرکاریمان وەرەگرت کوردیمان وەرەگرت هەر زمانێکی دیکە یان هەر وانەیەکی دیکە جا ئەمە وای کردبوو کە وانی وەرزش گرنگێکی زۆری نەبێت لە قوتابخانەکان بەڵام ئێستا وانە ئێستا تەنانەت کتێبیشی بۆ ئامادەکراوە و پەرتووکی هەیە پەرتووکی یاریە بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان بڵاو کراوەتەوە ئەم پەرتووکە ڕێک بۆ ئەوانی وەرزشە بێت ئیدی مامۆستای وەرزش هەتوانێت کە بچێتە پۆلەوە کتێبێکی هەبێت و لەسەر کتێبەکەی وانە بە قوتابەکانی بڵێت ئەم بەیانیە ڕەجەب عەبدوڕەحمان نووسەری کتێبەکە لەگەڵمان میوانە بەخێر هاتی سپاس بۆ تۆکەم کەواموت ئەم بەیانیە باسی گۆڕەپانی خوێندن و قوتابخانەم باس کرد مناڵی خۆشت بیرکەوتەوە زۆر سپاس سۆڤان خان هێشتا نەبوویت نەباک ئینشاڵڵا لە داهاتوو دەبینێ زۆر سپاس لە بەرنامەکە تووە زۆر سپاس بۆ کەناری کوردستان بیستار سپاس دەکەم مەبەستمەیە قوتابی بوونی خۆتت بیر هاتەوە کە لە گۆڕەپانی قوتابخانە یاری وەرزشەکانمان کرد بەبێ هیچ کەرەستێکمان هەبێ مامۆستای بردینە دەرەوە تاو پێم بڵێ ئێستا ئەم پەرتووکەی کە نووسیوتە ئەم پەرتووکە ئامانجت چی بووە لەی دیارە زۆر داخی مناڵی لە دڵامەوەتەوە بزانم مەبەستە چی بووە نووسیوتە بۆ بە گرنگت زانیوە باسی چیە کاتم سەرەتا لێرەدا بە پێویستی دەزانم وێرای سپاس پێزانیمان بۆ جەنابی دکتۆر ئالان حامد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمیشە پاڵپشت و پێشگیریمان بووە هەروەها پاڵپشتێکی تاوان بۆ چاپگەیاندنی ئەم کتێبە سەرەتا کتێبی یاری بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان لە وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان کتێبی مامۆستایانی پەروەردەی وەرزش لە بۆ قۆناغی 1 تاوەکو 6 بەردەستە هەروەها لە خود بڵێن بازنەی سێەم و چوارەم کتێبی قوتابی بەردەستە واتە بڵێن بۆ مامۆستایان وەرە بۆ قوتابیانیش بەردەست بەڵام لە بازنەی 1 و 2 کتێب لە بۆ مامۆستایان بەردەستە بەڵام لە بۆ قوتابیان بەردەست نییە ئەمان کە بەردەستی بنەوە هی قوتابیان هی مامۆستاوە هی مامۆستایانە بەڵام دەتوانێت قوتابیانیش لێوە بگرن واتە مامۆستا لەسەر ئەمەوانە ئاڵێتەوە لە چەند بەش پێک هاتووە چی تایە باسی چی یاریەکەت گەڵی یاریە بچووکراوەکان مەبەست چیە لە یاریە بچووکراوەکان ئەم کتێبەیە لە 1990 لاپەڕە پێکاتیە هەروەها 3 بەش لە خۆ دەگرێت یاریەکانی دەرەوەی پۆل کە پێک دێ لە ئەفتانە و یاری هەروەها یاریەکانی ناو پۆل پێک دێ لە 38 یاری هەروەها بەشێک لە ڕاهێنانەکان بۆ بازنەی چوارەن دەوێت کە پێکاتی لە 44 ڕاهێنان هەروەها ئەو کتێبەیە دەتوانن قوتابیان سوودێکی زۆر لەم کتێبە بگرن هەروەها مامۆستایان زیاتر مامۆستایان هەوڵ دەدەن ئەو یاریانە ئەنجام بدەن تام چێژەکەی بۆ قوتابیان بیت ئەو قوتابیانی کە لە قوتابخانە لەوانەی دووەمە سێەمە چارەمە ماندوو دەبێت یا خودشکەش دەبێت تووشی قەلاقی دەبێتن مامۆستا دەتوانێت ئەو یاریانە بۆ قوتابیانە بکە دەتوانن لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرونی بەستت ئەوەیە مامۆستا ڕەجەب ئەمە تەنیا بەس بۆ مامۆستای وانەی وەرزش نییە ئەگەر بۆ نمونە دەرسێکیان هەبوو وانەیەکیان هەبوو مامۆستایەک نەهات بۆ مامۆستایەکی ترکە پسپۆڕاتی ئەو وانەیە نیە بەڵام ئەچێتە لای قوتابیەکان ئەتوانێت لەمە سوود وەربگرێ بۆ کاتژمێریکە لەگەڵیانە بەڵێ لەو کتێبەیدا ئاماژەمان بەوەیدا لەو نمونە لە قوتابخانەیەک پسپۆری وەرزش نییە خود بڵێ مامۆستای وەرزش لەو قوتابخانەیەوانە نالێتەوە مامۆستایەک تر دەنێن لەو نمونە مامۆستای ئینگلیزیە مامۆستای میلاک نەبی یاخود هەر مامۆستایەک نەبووە بچێتە ئەو شوێنە مامۆستای بیکاری یاخود ئینگلیزیوانە دەرێتەوە ئەمە تیشخمان خستۆ سەر لە 15 پەڕی یەکەم ئاماژەمان بۆیدایە ئەو مامۆستایی کەوانەی پەروەردەی وەرزشی دەرێتەوە 15 پەڕی یەکەم بخوێنێتەوە لەوانەی وەرزشی بەباشی تێدەگات و دەزانی مەبەست و ئامانجی وەرزش چیە هەروەها دەتوانێتن سوود لەو ناوڕۆکێ ئەو 15 پەڕی وەربگرێتن و کتێب یاری بچووکراوەکان سوودی چیە و ئامانجی چیە بۆ قوتابیان کە نووسراوەتە چۆن بۆم بیرۆکەیەت بۆ هات لە سەرەتای ساڵی 2019 نامێلکەی کەم دروست کرد لە 38 یاری پێکاتی بوو لە تۆڕی کۆمەڵاتی فێسبووکی خۆم بەڵام کردەوە داواکارێکی زۆر لەسە بوو هەر لە ڕووی ژمارەی تەلەفۆنی خۆشم دانابوو زۆر تەلەفۆن بداتەوە ڕێسەڵەش داهات ئەوە بوو ئەو هەنگاوێک یاخود بڵێن بەهۆکارێک بۆی بتوانم زیاتر پەرەی پێدەن چکە بۆ پێی یاری بچووکراوەکان بەشێک لە ڕاهێنانەکان لە ڕووی سەرچاوی کەمە ئەوە کتێبیشی زۆر کەمە ئەو یەکەم کتێبی کوردیە بە زمانی شیرینی کوردی بکرێت دەبەردیدی مامۆستایان بیرۆکەم بۆ هات بکەمە کتێب دوای ئەوە هەوڵمدا
ئەلحەمدولایە توانیم لە ماوەی 11 مانگ ئەو کتێبە بنووسمەوە دواتر سپاس بۆ وەزارەتی پەروەردە بۆمیان چاپ کرد 2000 بۆ مامۆستانی پەروەردەی هەوڵێوە داوە لە یاریە کوردەواریەکانی خۆشمانی تیابم بۆ نمونە زۆر یاریمان هەیە کە یاری کوردەواریەکانن پێشتر یاریمان کردووە لە کۆڵان جێ خۆشیەتی ئەتوانرێت ینی لە گۆڕەپانی قوتابخانەکان ئەنجام بدرێت چی یارێکی کوردی تایە؟ یاریە کوردیەکان ئەوانەی کە لە ماران بەکاردێتن ئەوانمان تێنەخستەوە بەس چەند یاریی دیاریکاتدا لۆ سێ ڕێزکانی یاخود سێ ڕێزکانی ئەوانە بەشێکی تێدا هەیە بەڵام زیاتر یاریە جیهانیەکان چکەوە بە پێوەی قوتابیان بۆ ئەوەی زیاتر تام و چێژ لە یاریەکان ببینن بتوانن سوودی لایەنی نەفسی وەربگرێن لە ڕووی دەرونیەوە ئارام بنەوە ئەو یاریانەمان هەڵبژاردیە یاریەکانی جیهانی واتە یاریەکان پێی ئەوەی دیاریکراوە پێی تەمەن و ڕەگەز دیاریکراوەتە لەو کتێبەوەی جێ ئاماژەیە لایەنی جێندەری ئافرەت یاخود بلێن لایەنێ نێرومەی جیاوازی لە نێوان نەکرای ئەگەر سەرنجی وێنەکان بدەیت لە یاریەکان هەر وێنەیەک کە دانەرابێتن لە یاریەکانی دەرەوەی پۆل ئاماژە پێدراوە سێ ئافرەتە سێ پیاوە خود بلێن سێ قوتابی کوڕە سێ کتابی کچە. مامۆستا یاریەکمان هەبوو یاری هۆلا هۆپ ئەو یاریە باس کردو دیارە ئەو یاریە باز نەکردێت تێدا بەس زۆر یاری هەیە بە هەمان شێوەی ئەویە بەس بەغێر یەکێکە لە یاریە خۆشەکان باشە ئەو یاریانەی کە لە ناو پۆل ئەکرێن چین بۆ نمونە ئەبینی ڕۆژێک کەشەکە باراناویە ناتوانن بچنە گۆڕەپانی قوتابخانەوە ئەو یاریانە لە پۆل ئەکرێت واناکات دەنگە دەنگ و قەرەباڵقی دروست بکات یاریەکان کە پۆلەکانی تر ئیزعاجکەن یان کۆمەڵی یاری بێدەنگ هەرچەند یاری بێدەنگ مامۆستا تەستەوەر ناکەم لەوانەیە پەروەردەی وەرزشیدا ئەگەر دەنگ نێت و قوتابیان دەنگیانێت ینی خۆشەشیەوانە بەخشی بە قوتابیان بەس ئەو یاریانەی کە هەڵبژێردراون دەتوانن بتە دوو گروپ زیاتر مەوەسمان کرایەتە دوو گروپ پێستە لەو نمونە 20 قوتابی بدە قوتابی لەلایەک و دە قوتابی تر لەلایەکتر ئەو کەرستانەی کە ئاماژەمان پێدایە خود لەو یاریانەدا هەیە زیاتریان کوپی سەفەریە واتە ئەو یاریانەی کە لە پۆل ئەنجام دەدەێتن زیاتر تیشماکستا سەر کوپی سەفەری یاخود بلێن نیشانە ئەوانەی هەیە دەلێت ده بیسیە بازنەکانی نیشانەیان گروپ زیاتر ئەوە دێنیتن و هەروەها چەند یاری تریشمان هەیە ئەو یاریانە هەر بە کوب دەکرێتن بەڵام بە سەبورەی وەیە یاخود لە حردی یاخود لە زەویە هەروەها پەتپەتێنمانەیە یاخود تەوازنمانە خود بڵێ هاوسەنگی زۆر یاری تریشمانەیە دەتوانن مامۆستا سوود لەو یارێنەوە بگرێت لە بۆ ڕۆژانی کەشەهەوا گونجان ئێستا زستانە ماوەکی تر باران دەبارێن خود بەفر دەبارێتن مامۆستایان دەتوانن سوود لە یاریەکانی ناوەی پۆل وەربگرن. باشە کەی ئەم پەرتووکە چێتە بەردەستی قوتابیان و بەردەستی مامۆستایان ئەم ساڵ لە ناو منهەجیانە هەیە؟ ئەوە منهەج نییە بەڵام وەکو منهەج وایە هەفتەی ڕابردوو لە پەروەردەی بەردەڕەش بەلامان کردو بەسەر مامۆستانی پەروەردەی وەرزش و ڕۆژی پێنجشەممە بەسەر بەرەبراتی پەروەردەی ناوەندی هەولێر بەلامان کردەوە ئینشەڵڵا لەو هەفتەیەش خوا دەرفەت بدا مەزالە بێتن بەسەر مامۆستایانی تریش دابش دەکەن ئینشاڵڵا چەندێ مەجالی ویست هەتاوەکو ئەمە تەواو کاتی چەند ویست لە سەرەتاکەوە یەکی یەک دەستم پێکرد تاوەکو مانگی 11 کۆتایی بەنووسین و دیزاینەکە هینە یەک هەتا 11 مانگوات نەدێش ببێتە ساڵێک نەبوو ساڵێک بەس بەپێی ئەوەی تاوەکو ڕێکاری یاسایەکان و پێداچوونەوەی زانستی کرا لە پرۆگرامەکان بزانی کتێبەکە گونجاوە یاخودنا تقریبا نزیکی ساڵێکی بوو. بیرۆکەکەت لەکوێوە وەرگرت هەر بۆ خۆت ئەم بیرۆکەیەت بۆ هات یان بۆ نمونە بینیت لە وڵاتێکی دیکە ئەم جۆرە ڕاهێنانکردنە بە قوتابیان هەیە و لە وانەکانی وەرزش چۆن بەبێ ئەوەی ئەمە بە خۆمان قوتابی بینەوە هەروها لە زانکۆش زۆر یاریمان ئەنجامدا یاری بچووکراوەکان بۆ خۆشی و هەروەها لە بۆ یاریەکانیش کات دوای وانە خلاص دەبوو قوتابیان دەچینە ناو گۆڕەپانی یاریمان دەکرد دوای ئەوە قوتابیان تاموچێژێکی زۆر لە یاری دەبینن یاریەکانی بچووکراوە خاستن لە ماوەیەکی کوور دەکرێتن بەڵام خۆشێکی زۆر با قوتابیان دەبینێت یاخود دەبەخشێتن ئەو بیرۆکەی زانکۆم بوو ئێوانەی یاخود بلێن ڕێگای وانەوتنەوەمان هەبوو کاتێک دەچینە تەطبیقاتی یاخود بلێن دیدەنی چ ڕۆژەکەی کە مامۆستایان دەچنە قوتابخانەی ئەو چ ڕۆژەی بۆ ئەوی بتوانن چۆن مامۆستایەتی دەکەنیان خۆ چۆنواڵە دەنێنەوە لەوێ بیرۆکە لۆم هات یاریەکانم ئەوانەی کە لە تەطبیقات یاخود لە دیدەنی جێبەجێم کرد ئەو یاریێنم گۆڕی و هەروە لە یاریە جیهانیەکان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە ئێستادا لە گوگلی سەرچاوە زۆرە یان ڤیدیۆ زۆریان خۆ وێنە زۆرە دەتوانانی سوودی هەڵبگرین
سوودم لەلایەن ئینتەرنێتی وەرگرتەوە لە گۆگلی هەروەها ئەو یاریانش کە پێشتر ئەنجامدا لە قوتابخانەی و ئەوانەی کە لە تەطبیقاتی بەکارم هینابوو کرمە کتێبەک و سپاس بۆ خوددا و کتێبە لێ دەرچوو. باش ئێمە هەر لەو کاتەوە باسی ئەومان کردووە کە لە پۆلا چۆن ئەم یاریانە ئەکرێ ئەنجام بدرێت زیاتر لە ناو کەشی قوتابخانە باسی کتێبەکەمان کرد. ئەم کتێبە ئەکرێت لە دەرەوەی کەشی قوتابخانەش بەکاربێنرێت بۆ نمونە سەیرانێکە قوتابیەکان لێ با بڵێن خوێندن لە ڕێی خوێندنگاکانەوە ئەبرێن بۆ سەیرانیان دایک و باوکان بۆ نمونە زۆر دایک و باوکەیە ئەڵێ یاری لەگەڵ مناڵەکەت بکەڵێ وڵی من هیچ یاریەک نازانم وانی من نەیزانم ئەوان نایزانن ئەمە بۆ دایکان و باوکانی شەبێت. بەڵێ ئەگەر ئەو کتێبەیە لە یاریەکانی دەرەوەی پۆل واتە لەو گەشتێک ڕۆژێک چەند گەنجێکە یاخود عایلەکە گەشتێکیان کرد یاخود گەشتێکیان ئەنجامدا گەشتی منداڵ زۆر لەگەلیان بوو دەتوانن ئەگەر خوێندەواریشیان نەبوو تەماشای بەس وێنەکان بکەن دەزانن ئەو یاریە چۆن ئەنجام بدرێتن و هەدەفی ئەو یاریە چییە چکە وێنەکان زۆر بەوازعی ڕوون کراوەتەوە بەڵێ دەتوانن سوودێکی زۆر لەوانە وەربگرن چکە ئەو یاریانەی دەرەوەی پۆل هەروەکو ئەوەی وایە کە تو لە گەشتێک بکەیت چکە تۆ یا مامۆستایە قوتابی دەباتە دەرەوەی گۆڕەپانی ناو یاری ئەوێدی قوتابخانە دەباتە یاریگایە کە لە دووری قوتابخانە ینی لە دەرەوەیە ئەوەش بە هەمان شێوێتەوە وەکوەوە باە لە گەشتێک بیتن و دەتوانانی ئەو یارێنێ هەمویان ئەنجام بدەیت. باش کام یاری لە لای خۆت زۆر چێژبەخشە و لەو بڕوایی کە قوتابی چێژی لێوەربگرێت زیاتر هەست دەکەم یاریەکانی ناوەی پۆر چکە بەپێی ئەوەی دەبێتە پێشبڕکێ بە قوتابیان و قوتابیان بە کۆمەڵن کاتێک قوتابی لۆق بازنە یەکەم و دووەم تەمەێکی بچووکیانەیە یعنی مامستا کۆنتترۆلکردنی لەسەر کەمە واتە کەتەوە یاریانە ئەنجام دەدەی ئەو قوتابیانە ناتوانن خۆیان کۆنتترۆل بکەن چەپلێ لێدەن یاخۆت هەرای دەکەن بە پێوەی هەست دەکەم زیاتر و تام چێژی زیاترەوی زۆر چاکە من یەکێک لەو یاریانەی کە لە بیرمە ئەوەیە کە قاپێکیاندانە ئاردیان تێکرد چکلێتیان تێکرد ئەوایە دەستمان لە پشتەوە ئەبەسرا لە قاپەکەمان بخواریان فومان لێ کردیاونم فومان لێ کردم چۆمان هەموویە بوو بە ئارد لەو جۆرە یاریانیشی تایە یەکێک لەو یاریانە ئەو یاریە بەڵێ ئەو یاریە چونکە دیمەنێکی زۆر جیاواز و پێکەنیناییە بەخشێ بە ڕوخساری قوتابیەکان ئەمە کاتێکی زۆر جوان و کەشێکی زۆر جوانیان بۆ ئەوەی لەو یاری ئاماژەمان پێدایە دوو ئاوی دیشمان وەکو بەکارینە دەتوانین دینار ئاسنەکانی کە لە پێشان بەکاردان یاخود عڵقا دەتوانێت عڵقەیەکی بچووک لە ناو ئاردنێت و ئەو قوتابێکە دەستی کاتە پشتەوە بەس نابیتن دەستی خۆی بکاتەوە بەس بەفە و یاخود دوور لە ڕووی بیناران بە زمان بگەڕێتن تاوەکە ئەڵقەی بدەستەوە. زۆر چاکە دەستەکانت خۆش بێت مامۆستا ڕەجەب عەبدوڕەحمان محەممەد گەرزە کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت دەستخۆش کارێکی زۆر جوانت کردووە بۆ هیوایی کە قوتابیان سوود لەمە وەربگرن لەم پەرتوکە و مامۆستایان بتوانن هەر لە ڕێی ئەم پەرتوکەوە سوود بە قوتابەکان بگەن و کەشێکی خۆش و جوانیان بۆ دروستکەن دووبارە سپاس دەکەین. سپاس بە ئێوە زۆر سپاس بە بینەرانیش. سپاس. سەلامەت.